بەڕێزان سڵاوتان لێبێ ئەمڕۆ ئەم گربوونەوەی لێرە بە مەبەستی ئیدانەکردنی داڵدەدانی جاش و مستەشارەکان ئەنفالچیەکانن یا ئەو کۆنە بەعسیانەی کە لە هەرێمی کوردستانە لەیان هەردوو دەسەڵاتەوە تا ئێستا داڵدەی راون و ئێمە لە ئێستاشە کە سەیرەکەین لە بانگەشەی هەڵبژاردننیشا زۆرێک لەوانەیە بەشێک لەوانە نەوەی سەرۆک جاش و ئەنفالچیەکان کاندید کراون بۆ ئەم هەڵبژاردنەی کە لە ئێستا بەڕێوەیە اینجا ئێمە دەمێکە کار لەسەر ئەم بابەتە ئەەکەین و داوا لە هەردوو دەسەڵات ئەەکەین کە سەرۆک جاش و ئەنفالچیەکان ڕادستی دادگای باڵای تاوانەکانی عێراق بکرێت کە فەرمانی گرتنیان هەیە بەڵام تاکو ئێستا لەلایەن دەسەڵاتەوە داڵدەیراون ئێمە بۆ ئەو مەبەستە ئەم ڕۆژارێکتر جەختەکەینەوە لەوەی کە پێویستە سەرۆک جاش و ئەنفالچیەکان ڕادستی دادگای تاوانەکانی عێراق بکرێن بە مەبەستی دادگایکردن بۆیە بۆ نێش ئەم بەیاننامەی کشتوانەی بەیاننامەکەمان ئەخوێنینەوە بۆ ئێستاە بۆ ئێوە بۆ ڕایگشتی ناوخۆ و جیهانی بەڕێزان بەرواری 21 2006 سەرەتای دەستپێکردنی دانیشتنی دادگاییکردنی تاوانبارانی بەعز بوو لەسەر تاوانی ئەنفال و جینۆسایدکردنی کورد لە دادگای باڵای تاوانەکانی عێراق کە ئەو دادگایە لە دوای ڕوخاندنی ڕژێمی بەعسەوە دامەزرا و کۆمەڵکوژیەکانی کوردانی فەیلی و کیمەبارانی هەڵەبجە و ئەنفال و ڕاگواستن و خاپورکردنی قەزاکانی سەیسادق و پێنجێن و قەرەداغ و شارباژێر و چەند تاوانی تری لە کوردستان بە جینۆساید ناساندووە هەرچەندە شێوەی کۆتاییان وەرنەگرتووە ئەو کارە لە مێژووی کووردا تازەیە و یەکەم جارە تاوانبارانی کورد بە تاوانی گەورەی جینۆساید و تاوانی جەنگ لەلایەن دادگایەکی هەمان وڵاتی بکەری تاوانەکەوە دادگایی بکرێن و دادگاییکردنەکە بۆ کورد بە گشتی و کەسوکاری تاوانی جینۆساید بە تایبەتی گرنگ بوو لە دوای 61 دانیشتنی دادگاییکردنی ئەو تاوانبارانە ڕێکەوتی 24 6 2007 تاوانی ئەنفال بە جینۆساید ناسێنرا و بڕیاری دەستگیرکردن بۆ تۆمەتبارانی ئەنفال دەرچێنرا کە ژمارەیان 423 تاوانبارن و لە ناویاندا 258یان سەرۆکجاشی کورد و ئەنفالچین کە تا ئێستا دەستگیر نەکراون و لەلایەن دەسەڵاتدارانی هەردوو بنەماڵی تاڵەبانی و بەرزانیەوە نەک ڕادەست ناکرێن و داڵدەیان داون بەڵکو و پلە و پۆستی حیزبی و سەربازیان لە کوردستان و بەغدا پێبەخشیون لە ساڵی 2010ەوە فەرمانی دەستگیرکردنی ئەو تاوانبارانە بە هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان گەیشتووە ڕادەستکردنی ئەو تاوانبارانە خواستی کەسوکاری هەر هەشت قۆناغەکەی ئەنفال و جینۆسایدە ڕادەست نەکردنیشیان زیانی بە دۆسەی جینۆساید و ئەنفال گەیاندووە چونکە تا لە ژیاندا ماون دەتوانرێت لە هەمان دادگا بەڵگەیان لێ وەربگیرێت و سزای تاوانەکانیان وەربگرن کە ڕادەست ناکرێن و داڵدە دەدرێن ئیتر بەهۆی تەمەن یا هەر ڕووداوێکی ترەوە بێت ئەو تاوانبارانە لێیان دەمرێت و لە ناو دەچن ئەوەش زیان بە ڕەوتی دادگایکردن و دۆزی جینۆسایدی کورد دەگەێنێت بۆیە دەنگمان دەخینە پاڵ دەنگی تەواوی ڕێکخرا و چالاگوانانی بواری جینۆساید و ئەنفال و هەڵەبجە و کۆمەڵکوژیەکانی تری کورد کە دەبێت لە ئاستی ناوخۆ دەرەوە دافشار بکەین بۆ ئەوەی ئەو تاوانبارانە ڕادستی دادگا بکرێن ناوێن بە پۆلیسی ئینتەرپۆڵ بدرێت تا لەم ڕێگەیەوە لە پەرلەمان و ناوەندە جیهانیەکاندا ئەم دۆسێ بە جینۆساید بناسێنرێت و ئەوانیش دەتوانن لەوە زیاتر لە دادگا و یاسا ناتوانن هەڵبێن سوود لە بڕیاری بە جینۆساید ناسانەکەی دادگای باڵای تاوانەکانی عێراق وەربگیرێت و داوا بکرێت دوا بڕیار لەبارەی بە جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال و کۆمەڵکوژەکانی تری کوردەوە دەربکات تا لە ڕێگای هەمان ئەو بڕیارەوە قەرەبووی مادی و مانەوی کوردانی زیان لێکەوتووی ئەو تاوانانە بکرێتەوە کە تا ئێستاش حکومەتی عێراق قەرەبووی نەکردونەتەوە و دەسەڵاتدارانی کوردیش هیچ فشارێکیان لەو بارەیەوە لە عێراق نەکردووە بە پێی دەستوری عێراقیش ئەرکی حکومەتی عێراقا جگەل لە قەرەبوو ماف و ئیمتیاز و موچە بۆ کەسوکار و زیان لەکەوتانی ئەو تاوانە و کۆمەڵکوژەکانی تری ئەم میلەتە دابین کات بە پێچوانە و دەسەڵاتی هەردوو بنەماڵە ڕێگری سەرەکین لە بەردەم دادگایکردنی تاوانبارانی ئەنفال و دۆز و کۆستە گەورەکانی میلەتی کورد بۆ وەرگرتنی پۆست و بودجە بۆ خۆیان لە بەغا بەکارهێنەوە هەرچەندە بە پشاری چالاگوانانی بواری جینۆساید فەرمانی دەستگیرکردنیان لەلایەن ئەنجومەنی دادوەریوە بۆ دادگای تێڵچوونەوەی سلێمانی و هەولێر و دوهۆک و گەرمیانش ڕەوانە کراوە وەگوایە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراون و هەتا بڕیاری پەرلەمانی کوردستان و عێراقیش بۆ ڕادەستکردنیان بە دادگا هەیە دۆسیەکان بە جینۆسایدیش ناساندووە بەڵام هەردوو حیزبی دەسەڵاتدار تا ئێستا ڕادەستیان نەکردوون و ئێستا ئەو دام و دەستگا بەناو حکومەتیانش لە ئاس ئەو تاوانەدا بێ فشار و دەستەوسانن لە چەند مانگی ڕابردووشدا
مردنی دوو تاوانبار و برنە بەردەم دادگایەکێکی تریان لە بەغدا و چوونە پرسەیان و نردنی پرسەنامە بۆ کە سوکاریان و پێشبڕکەی کامیان زووتر دەگاتە سەر تەرمەکەی وتەی بەرپرسانی دەسەڵاتیش لەبارەی بوونی سەرۆکجاش و کۆنە بەعسیەکان لە هەرێمی کوردستان مژاری داڵدەدانی ئەو تاوانبارانەی لەلایەن هەردوو بنەماڵەوە باشتر بۆ ڕوونکردینەوە. لە ڕەوشی ئەمڕۆدا کە دادگاکانی عێراق و هەرێمی کوردستان سەربەخۆ و بێلایەن نین، داوا دەکەین لە دادگانە دەوڵەتەکان دادگایی بکرێن و فشار لە بەرپرسانی هەرێم و عێراق بکەین بۆ ئەوەی ڕادەستیان بکەن و دادگایکردنی تاوانبارانی جینۆساید و ئەنفال دەست پێ بکاتەوە. پەرلەمانی کوردستانیش چاو بە فشاری چالاکواناندا بخشێنێتەوە و خاوەندارەتی لە بڕیاری ناساندنی ئەنفال بە جینۆساید لە پەرلەمانی کوردستانەوە بکەنەوە و هەوڵی ڕادەستکردنی تاوانباران بە دادگا بگەێنێن.